الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. بینرانی بەرنامەی زایڵا سڵاوی خوای گەورەتان لێبێت. چەند ڕۆژێکی کەماوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا و بە کۆتایی هاتنی ئەم مانگە ئەمڕۆ ئێمەش کۆتا بەرنامەی زایڵا لەگەڵ یەکێک لە بانگبێژەکانی شاری سلێمانی پێشکەش بە ئێوە دەکەین بۆ هیوای ئەمتوانی بێتمان لەو ماوەیەدا ئاشناتان بکەین بە دەنگ و سەدای ئەو بانگبێژانەی کە لە مزگەوتەکاندا بانگ دەبێژن لە کوردستاندا. بۆ ئەم جارە میوانێکی زۆر تایبەتمان لەگەڵدایە و کۆتا ئەڵقەی بەرنامەکەمانە ئەویش کاگنیهادا کە لێکێ لە مزگەوتانە لە ناو شاری سلێمانیدا بانگ دەبێژێت لەگەڵ کاگنیهات گفتوگۆ لەسەر بانگبێژی و هونەرەکانی بانگبێژی دەکەین. لە هەمان کەدا لە کۆتایی بەرنامەکەشدا گوێمان لە دەنگە ناوازەکەی کاگنیهات دەبێت کە بانگمان بۆ دەبێژێت لە مزگەوتەدا. کاگنیهات سپاس بۆ ئامادەبوونت دیارە جەنابەت قەدر وا ڕێکەوت کەویتە کۆتایی بەرنامەی زایڵەوە کە لە مانگەدا پێشکەشی بە بینەرانکرا. ناسادنێکی سەرەتایی خۆت کاگنیهات کێیە؟ چۆن بووە دەستی کردووە بواری بانگبێژی؟ بەڵێ بەخێر بێن سەرچاو. من ناوم نیهات فاتی حەمەکەریمە، دانیشتووی شاری سلێمانی گەڕکی ئابڵاخم. سەرەتای بانگبێژی ئەلحەمدوللا لە پێش 2015 بوو. ئەویش قەدەری خوای گەورە دەورەیەکی بانگبێژی کرایەوە لە سەنتەری حکمە لە گەڕکی قازی محەممەد. لێوێ باڵێن لژنەکە پێکاتی بوو لە سێ مامەسای بەڕێزێکی لەوانە مامەسا بەهێز بوو خوا سەلامەت بکەین ئینشاءالله ئێستا وتاریبێژ و خەڵکی بەرێ ناوگردان کە چوونەوێ نزیکەی بڵێم 26 تەلەبە ئەبوو کەمتر زیاتر. الحەمدوللا من توانیم پلەی دووەم بەدەست بێنم سپاس بۆ خوای گەورە لە فەزلی خوا بەرزیاوێ. جا سەرەتاش کە هەموو کەسێک دەستکە بانگ حتمما بە تەقی دەست پێکات. باڵێ بانگی مەدینەمانەیە بەم شێوازە کە ئێستا بۆتان بانگێم. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر بمشي والله. دوای ئەوە شارەزای هونەرەکانی بانگبێژی بووی. سپاس بەخوای گەورە. بەڵێ دەتوانیم وردەوە لە فەزلی خوا بەرزیابێت چونکە زۆر مزگەوتەیە کە بانگی تیایی دەماشاکەی کۆمەڵێک هەیە پشتگیری تەکە کۆمەڵێکیش هەیە باڵێن چۆڵی پاڵی پێوانێت. مەڵسە دەمێ ئەو پرسم بەشێکی زۆری ئەو کەسانی کە لەم بەرنامەدا بەشدار بوون یاخود کە بانگبێژ بوون گلەی ئەویان هەبووە کە لە مزگەوتەکاندا تا ڕادەیەک دەرفەتی بانگبێژی لەلایەن چەند کەسێکەوە لەوانەیە ئەم دەسەواژێ بەکاردێنم دەسەواژێ من نییە ئەوانە قۆڕە خرابێت. ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆ دەرفەت نادرێت گەنجی کە خەڵکی بێ لەم بوارەدا دەنگی خۆی تاقیکاتەوە؟ بەڕاستی بانگ تمۆحە هەموو کەس حەزەکە هەر خۆی بانگ بات ئەبخەری هەر بۆ خۆی دەستکەوێت. ئەتر زۆر جار ئێمە بۆ من ئەم مزگەوتی ئێمە زەهاوی کە کۆمەڵێک یەن لێرە بانگەیەن بۆ من ئەگە بزانم سەڵاتی لە من باشترە زۆر ئێمە زۆر ئاسایی مایکەکەشیان بۆکەینەوە الحەمدوللا پێشوازیان دەکەین سپاس بۆ خۆی. یەکێ لەوانە بۆ منە کاکە ژیرە ژیرمەد لە مزگەوتی حەزت بانگەیان جار یەتێ خەز میوانی بەرنامەی ئێمە بووە یەکەم بەرنامە ئێمە لەگەڵ سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ خوا برایکی ئازیز الحەمدوللا خوا سەربەرزەکەی ئینشاءالله. بەڵێ مامۆستایی ئەگەر ئەمە ڕەبط بکەمەوە بە شتێکی کە بۆ نمونە ئێستا ئەگەر تێبینیت کە دەبێ کۆمەڵە گەنجی دەنگ ناوازە هەیە سەود ناوازە هەیە لەم بوارەدا خزمەت دەکەن بۆ نمونە ئێستا هەوڵ نەدراوە بە شێوازێکی ئەکادمی خەڵکی کەش فێری ئەم بابەتە بکرێ؟ بەڕاستی بانگ هەر ژیان پێویستی بە هەوڵە. بۆ نمونە کەسی وا هەیە کە دەزەکە بە بانگبێژی سەوتێکی ناشازی هەیە. ئێستا هەر بۆ نمونە ئەم مزگەوتی ئێمە زەهاوی کەسێکمان لێ بەڵێ سەوتێکی شازی نییە بەڵام کە بانگ ئەیات ئەیا لە دڵێ سبحان الله هەڵی کاتێ فەتحی مەکاکە سبحان الله. یعنی زۆر کەسی وا هەیە بانگ سەوتی خۆشە ناچێتە دڵەوە. خەڵکی واشەیە کە بانگەیە خەڵک ڕەحمەتی بۆ سپاس بۆ خوای گەورە. مامۆستا تۆ دیارە جگە لە بانگبێژی پیشەکە هەیە؟ بەڵێ من وەسای دیکۆراتم پیشی مەغریبی و بۆ یاخۆ ئەمان الحەمدوللا خوا سەربەست. لە کاتی ئیشکردنە بۆ هاوڕێکانت بۆ شاگردەکان وەستاکان لەگەڵتان بانگ نابێژی بۆیان؟
ئەوانی کە زۆر حەزن لە قورآانە من چونکە زۆر کەمێک حەزم لە تەرتیل هەیە قڕانی شەخوێنی الحەمدلله زۆر نابسکەم بەڵێ ئێستا بەشی چەنداتی لە قڕانی پێزتوانی بوومە بخێن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى. ما شاء الله خبر داش باتەوە یاخوا مامۆستا درێژە بە گفتوگۆ دەین خزمەتانە ئەزانانی ئەم ڕۆژێکی زۆر گەرمە لە ڕۆژە کۆتاییەکانی ڕەمەزانیش داین دانیشین پشوویەک وەردەگرین و خزمەتە درێژە پێ دەین فەرموو سەید. مامۆستاگەر پرسیاری ئەوت لێ بکەم ئێستا گەر تەبینی کرد بێ لە بەشێکی زۆری مزگەوتەکاندا بانگەکان بوونە بانگێکی دیجیتاڵی یاخود سیستەمێکی ئەلکترۆنیە جیازێک دانراوە کاتی بانگ دەدرێ و کاتنەما کۆتایی پێدێت دەمێ لە تۆ پرسم ئەمە تا چەند چێژی بانگدانی کوشتووە؟ لە ڕاستیە ئەم جیازی کە بانگایە لە مزگەوتەکانە شتێکی زۆر زۆر نەشیاوە کە دانراوە چونکە بانگ پێویستی بە نیەتە بەڕاستی. ئێستا هەر بۆ نمونە بە ئەو جیازە کە بانگیا خۆشی قامەتکە ناتوانێت حتممە ناتوانێت ئللا بێ کەسێک ئەو مزگەوتە کەسی تایبەتی خۆیان بێ بانگ بێژێکی هەبێ لە فەزلی خوا بەزێ بێ سنتەرەکان زۆر بوون الحەمدلله بانگ بێژی لاوی چاکمانێ لە فەزلی خالق بەزیا بێ خۆشی زۆر بوو الحەمدلله لە فەزلی خوا بەزیا بێ کۆمەڵ لە گەنج هەوڵێن تەماشای ئێمە ئەکەن ئێستا ئەوەش نەبیانی ڕۆژەکە لە فەزلی خوا بەزیا بێ بانگ بێ چاک بۆ نمونە مامۆستا کۆچەر خوا سەلامەتیکە دەورە ئەکاتە بەڵێکی باشی هەیە لە پێگەیاندنی باگوێژەکاندا سپاس بەخوا ئینشەڵا پاش ڕەمەزان دەورێکی هەبێ پشت بەخوا ئینشەڵا ئێمەش پشت بەخوای گەورە چین بەجای داکەین بەڵام مۆسەکەمە دەرفەتێکی باشە گونجاندەی بزانم جەنابەت چیت خوێندووە خوێنەواری چۆنە؟ من لە ڕاستی هەتاکو چوارم خوێنەوە چواری ئەعدادیم خوێنەوە جا دراسەیەک ئێمە دراسی مەکتەبی عەرەبی بوو سپاس بەخوای گەورە تر لە چوار وازمان هێنا قدری خواتن در دفعەکان ان شاء الله خوای گەورە بەشتی قەرەبی کردەوە ان شاء الله. مامۆستا وەکو کوردی ئێمە بانگی کتابەت بە کوردیمان هەیە؟ بەڵێ چۆن مەقامی کوردمان هەیە ئێستا من باڵین بانگێکی تایبەت بە خۆم هەیە لە یەکێک لە مزگەوتی ئەم شارە بانگمە هەستێ بۆ شێوازە بانگمە قەدری خوا باڵین مزگەوتەکە لێ بوو بەس بەتەمەم بوون ئەمە گەنجە بە ئەم گەنجە بانگ بات کە بانگمە مامۆستاکە هاتە ژوورەوە ئەم بانگمە لە کێو پیا کردووە ئەمە بانگە بۆ شێوازە بوو. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر شێوازی خۆش بیا بەڵێ ئەمە مۆرکی کوردەواری وەرگرتووە ئەم جۆرە بانگە؟ بەڕاستی پێویست وایە هەموو کەسە بانگی تایبەتی خۆی هەبێت بەڵام بە مەقامی کوردی الحەمدولله مەقامێکی زۆر زۆر جوان و ئاشنای لەم بۆ نمونە بانگێژمان هەیە لە مەقامی کوردی بۆ شێوازە بانگایە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. ما شاء الله مامۆستا جەنابەت تەنها بانگ دەبێژی لە مزگەوتەکاندا یان بۆ من لە بۆنەکاندا
لە جەژنەکاندا تەکبیرات دەکەیت الحمد لله سپاس بخوای سپاس گەورە بخوا. فەزڵی خوا بەزیاد بێت انشاءالله بۆ ئەم جەژنەش خۆت ئامادە کردووە بە تەکبیرات انشاءالله فەزی دیارە سپاس بخوام جەژنێکی خۆش دەبێت انشاءالله بۆی انشاءالله. کەرەنتینە نەماوە الحمد لله. ڤایرۆسی کۆڕۆنا بەرەو نەمان دەچێت انشاءالله بخوای گەورە الحمد لله. وا دەکەی خەڵک زیاتر ئاشنا یەکتر بێتەوە انشاءالله انشاءالله بخوای گەورە سپاسی خۆی گەورە نعمەتەکانی انشاءالله. انشاءالله ئێمەش لەخوای گەورداوەکارین ئەم دەردوو بەڵا لەسەر میلەتە لا بێت و ڕۆژنوێژی هەموو لایەکمانی قبول کرد بێت انشاءالله. مامۆستا بەڕێز دەمەوێت هەر لەسەر بانگبێژی بمێنینەوە تایبەتمەندەکانی بانگبێژ بەڕای تۆ دەبێت چۆن بێ بەپێی ئەو زمونەی خۆت هەتە و بانگ داوە لە مزگەوتەکاندا بانگبێژ ئەبێت چەند شتێکی خۆی هەبێت وەکو من لە مامۆستاهانێک هەنێ مامۆستا بۆ نمونە جلەکانی پاک بێت ڕۆڵ قیبلە بیت نیەتی هێنا بێت سەوتێکی تایبەت بە خۆت هەبێت بەڕاستی ئەمانە زۆر گرینگە ئەگەر خوای گەورە دەفەت بن ئینشاءالله یارمەتیمان بات لە پاش ڕەمەزان لای مامۆستای وەڕەزە ئینشاءالله پشت بەخوای گەورە بزان نەسیحەتی ئەو چیە ئینشاءالله پشت بەخوا دەرم لەگە سەروی هەماشەوە دەنگخۆشیەکەش خاڵی یەکەمە بەڕاستی بەتەکید وایە بەکو چۆن ئاماشەم پێکرد هەندێک کەسیە سەوتیان ناخۆشە بەڵام شتێکی لە سەوتەیە ڕێک ئایا لە دڵە بەڕاستی مامۆستا گیان مامۆستا تۆ هەوڵت نەداوە کەسی کە فێری ئەم هونەرەکە یاخۆم بانگبێژیکەی کەسی کە هەبووە بێ لای تۆ فێر بێت لە ڕاستیە کوڕێکم هەیە نای بیلالە الحەمدولله و لۆ هەر بەو باش ناوە بیلالی عەبەشی بانگی بێژ بۆ فەرموو أرحنا بلال لأنه أدنى صوتا صوتي زو خوش بصوتي زو برز ما شاء الله خالي ما خوش إن شاء الله بلا ورزقكم تمام صار فرم ديك الشيء بيغم صلى الله عليه وسلم سبب هيتي لسه بانك بيجي الله وكساني كبانك ديفيجن لروج دوايدا أطلع أعناق كوني قردنيا لقدني خلقي آساي برسترا دير ما خيري كي نبرا براسي بانك بيجي إن شاء الله مش بخوي إن شاء الله بلا ورزقكم خايب اللي ما خوش إن شاء الله ما مصبرس إما كاتي برنامج كمان هر أون دخاني وردش بيزد بينو لكاتي بانجي أسرو كوتاي بانجي توش كوتاي برنامج إما دي لمانجا بيروزا دا دم سرنجي كوتاي توب زانم چی بکرێت بۆ ئەوەی زیاتر دەرفەت بە خەڵک بدرێ خەڵکە بێتە ناو بواری بانگ بێژیەوە بەڕاستی کاک ئەبوو بەکر بڵێ خوای گەورە هەموو کۆسێک لەسەر زەوی سەوتێکی تایبەت بە خۆی هەیە بەڵام زۆر کەسانێک هەن بۆ نمونە ئەچن ئەو سەوتە لە غێری شتی تر بەکارهێنن چونکە خوای گەورە خۆی ئەفەرمێت چی ئەفەرمێت يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك أم إنسان أخوي يقول اشتكي بيها صوتك أشياء إخادة بحال قراني نحن بلا برسكم ولا نامس قوة كان خود دقيقة رو بەسی هەنگاوبنێ ئەم پاداشتێکی لەسەر وەردەگری مامۆستاجان ئەبێت تۆ هەنگا بە شتێکی باش و باشتر و چاکتریش ڕاست مامۆستا ئەم بانگی ئەمڕۆ بە ئێمە دەبێژی زۆر بانگێکە لەسەر چه ئاوازێکە ئەمانە باڵین تایبەت بە خۆ مەسپاس بۆ خۆی گەورە بەڵێت هەنێ تایبەت خۆت ئاوازەکە بدەن بەڵێ سپاس بۆ خۆی گەورە انشاءالله بش بخوای گەورە خۆی بەلێ مڵەوە گرێ بشان بەخۆی انشاءالله ئێمە خۆشحاڵ مامۆستاکە میوانی بەرنامەی ئێمە بووین سپاس بۆ ئامادەبوونێت خۆ بەخێر سەر چامات خۆی گەورە داواکارین دووبار ڕۆژنوژێ ملای قبوڵ سەبەستاکە یا خۆ بەخێر سەر چامات سەجان سەر چامات والله بینەرانی عزیز دیارە ئەوەی بینیتان کۆتا بەرنامەی زایاڵە بوو لە مانگە پیرۆزەدا لەگەڵ مامۆستا کە ئێستا بانگمان بۆ دەبێژێت خۆی گەورە داواکارین نوێژ و ڕۆژووی هەموو لایەکمانی قبوڵ کردبێت ئێمەش توانێت بتمان لەم مانگەدا ئاشناتان کەین بەو دەنگە ناوازانەی کە لە مزگەوتەکاندا بانگ دەبێژن بەو دەنگانەی کە ئاشناتان دەکەن بە هونەرەکانی بانگ بێژی تا ڕەمەزانێکی دیکە لەگەڵ کەسانی دیکە و لەگەڵ بەرەدارانی دیکە لە بواری بانگ بێژی و بە ئێوە دەگەینەوە هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله
أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدًا رسول الله. أشهد أن محمدًا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر الله أكبر. لا